گەڵ جوتیار خدر ئەندامی پەرلەمانی عراق گفتوگوی زیاترەکەین کە میوانی کوردستان 24 سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز جوتیار. سبەی پارتی دموکراتی کوردستان بڕیاری کۆتایی لەسەر پرسی سەر و کۆمارە دات؟ وا دیارە سبەی کوبوونەوەک هەیە ئینشاءڵڵا لەسەر هەندێک بابەتی گرنگ کوبوونەوەی لەسەر ئەو بابەتانەیەوە بەس نازانم بزەبت لەسەر ئەو بابەتە چ دەگوزارێت و چۆن بڕیار دەدەن. باشە کاتە پێ دوایە کە هیچ گفتوگۆ و دانوستانێک لەسەر پۆستی سەر و کۆماری عراق هەبێ و کە ئێستا بەڕێوە بچێت و اینجا پێشبینیەوە شەکەن کە گۆدەنگی لایەنەکان لەسەر ئەو پرسە دروست ببێت کۆدەنگیەک هەبێ. بەیانە جەنابێت سەرۆکی دیاربی و ئەو هێلێت گشتیت هاتین دیارکردن بۆ دەستنیشانکردنا سەر و کۆمارێ عێراقی کوچپێنە بێدێ کوردجی بێت ئەوانێ پێدوی سازانێکیەک چونکو ئەف کەسی ببتە سەر و کۆمارە عێراق تەمسیلا حەزبەکێ و بگرانەتەوەیەکێژ ناکرد بەلکو تەمسیلا هەمی عێراقە دەکرد ئەبێ پارێزەرێ دەستوریە پێتویە سازانە هەمی لایەنە سەر بێت. باشە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە سەرۆک بارزانانی دەڵێ مەژ نییە کاندیدی سەر و کۆمار پارتی بێ یان یەکێتی بێ یاخود بێلایەن بێ. ئایا هیچ ناوی کەسێک پێشنیاز کراوە زانیاریتان هەیە؟ نەخێر تاڤکە هیچ زانیاری مەسەر هەندێنینە. باشە کاتە پارتی ڤیتۆی ئەگەر ناوی تا کەسێک زانیاریتان نییە کە تاوەکو ئێستا پێشکەش کرابێت و پێشنیاز کرابێت بەڵام جگەلەوە زانیاریتان هەیە لەبارەی کە پارتی ڤیتۆی لەسەر هیچ کەسێک هەیە بۆ پۆستی سەر و کۆماری عراق؟ مەسەلە ڤیتۆنینە مەسەلە ئەف عەرفی هاتی دروستکردنی ئەڤروکە العێراقی و سەر و کۆمار بۆ کوردا بێت و سەرۆکی پەرلەمانی بۆ عەرەبێن سونە بێت و سەرۆکی وەزیران بۆ عەرەبێن شیعە بێت. هەنی بۆچی بۆوان ڕەوابەت بەینا خۆدا کەسێکی هەڵبژێرن بۆ سەرۆکی پەرلەمانی وەکو پێکهاتەیە سونە یان ژی پێکهاتەیە شیعە بۆخوا سەرۆک وەزیران ناو بەینا خۆدا تەوافق هەڵبژێرن بۆچی بۆ مە ڕەوانە بێت ئەبەژێک مافەکێ ئاسایی هەمی پارتێن کوردستانیەک و مافی بەریاردانی ئەوان دەستنیشانکردنە کەسێکی هەبێت شێوەیەکی تەوافقی بێتە دەستنیشانکردن چونکو ئەف کەسێ هەنێ دیتنا من لاوازیاوی بوومەوەکو ملەتی کورد زەبرت و باشیاویش ئەم هەمی ئەستیفادەی لێبەرگرن پێزیاوی ئەنکو ما کەسێکی وەسابێت دیتنا من ڕوئیایەکە مەستەر هەبێتش ڕوئیا حەزبە خۆن کەسێکی کۆمەساڵات بێتە سەر بڕیارەتوی ئەڤە دیدا وان هێلێت گشتی ئەوێک و پارتی داخوازێت کرد دیتنا من کابوو چاوە بۆ لایەنین دیشی ئەو سنە هێتە دەستدان و توافق بربژێری حکوومەتیژی بووە و پەرلەمانی بۆ سەرۆکەتی پەرلەمانی و جێگیری سەرۆکی پەرلەمانی ئێکێ توافق هاتنە هەڵبژارتن دیتنا من مافی مەژی کە ئەم vê daxwaziye bikin û divêt bêhêta cêvecêkirin. باشە بەڕێز جوتیار ئاماژەت بە باسی سازانی هەموو لایەکان کرد لەسەر پرسی هەڵبژاردننی سەر و کۆماری عراق پێت وایە کە سازان هەبێ سازان بکرێت ئەستەم نییە؟ ئەگەر ئەم شتێکی پاش بە بزڤڕین بینیم بیرەخوا دەمێ بەڕێز فواد مەعسووم بیە سەرۆکی کۆمارە عێراقی لوی دەمیشکو یەکەتی برادەرین یەکەتی پێدوی دەعمە پارتی بیە پێدوی هەندێک و کەسێک بهێتە هەڵبژارتن ئەوێ منافەسەت ناوبەینە خۆدا کێم بکەن پەنا بەرەبەرسازانی کوتلێم کوردستانی تایبەتی یەکەتی پارتیم سەر کەسێکی ڕێک کەفتن و ئەوژی بەڕێز فواد مەعسووم بی بەرامبەر بەهرام ساڵحی بیە سەرۆکی کۆمارە عێراقی نازانم بۆچی بۆ دوی وەختیدا درست بیە و سازان و ڕێککەفتن کەسێک بێتە دەستنیشانکردن حتا ئەگەر تو بێ ئەف سەر و کۆمارێن و کەژێک تقریبا نەکهەیەکە سازانی و ڕێککەفتنی سەر هەبیل بەر هەندێژێک ئەس باوەرم دوێرێژدا بوو vê قۆناغێژی دا و دەستنیشانکردنا سەر و کۆمارێنی دەبێت ئەف مەبدەیە سازانە بێتە پەیڕەوکردن چونکو ئەوانی دە کاربەدانی خۆیان ئەرێنی سەر هەرێما کوردستانی و پێکهاتنا حکوومەتە هەرێما کوردستانیشی هەبێت. باشە بەڕێز جوتیار مەترسی نییە بەهۆی پەرتەوازەی ناوماڵی کورد ئەگەر سازان نەبوو پۆستی سەر و کۆمار لەدەست بدرێت لە کاتێکا کە زانین ئەم پۆستە لە 2005ەوە لە لای کوردە. ئەگەر تو سەحکی یبیە عەرفێکی سیاسی و سەر و کۆمار دێ بۆ کووردا بێت ئەس باوەرم ئەف چەندە هەنیە هات یەکلاکردنێ لێ دوێریدا دیتنا من کەسێکی هێز
الفيرك وسازان همي كسي آن همي كتلين كردي كردستاني سر يقرتي بن بو برياردان ودستيشان كرنا كساكي چپينه ودي كساكي بيستر و پالپشتيه که سیاسی ماستر ده هبتن بدیتنا من هر گاوه که کرد یگرتی تایباتی البغدا امید بینن کو پنگاوت باشتر برجواندی گلی مدت هنه هابتن و کاروادانا و کردستانیش ده هبت و برو واجی به چندش هر گاوه که کرد یگرتی نبینه اما دیتی یک کارتی کرنا و یا نرینی سر پروسه سیاسی کردستان و عراق چند بیه. باش. هیچ دستوردانک پتان وایا یا خود هولک هاوشێوەی یەکلاکردنەوەی ئەو پۆستی جێگری دووهەمی سەرۆکی پەرلەمان کە هاتە پێشتەوە بۆ پۆستی سەرۆکی کۆماریش بە هەمان شێوە بێت و ئەم پرۆسەیە قورسکات. ئەگەر ئەم بینن پێشچاوێت خۆیان پێشی دوو ڕۆژە بەغدا چی بوو دەستیشانکردنا سەرۆکێ ئەنکو جێگیری دوێ سەرۆکی پەرلەمانی کوردستانی ئەوانە ژ داخواست کرد طبعا برادەرێتی کەتیە ژ گەل اسیادت خواهد کتله دین سنه و شیعه بیان کسی که دی بهتا پیش پارتی بسینگه که برفره بگرد و برجواندی ها گشتی کارتی کرنا و الویرج نکد ما گارد بر بجیره خواه و اگر ما تو صح که جیکتی وقت اوان او ما فهبت که بر بجیره ما بهتا گوهرین دیدنا من جی ما او بر بجیره هی هر چند اوان شیا از شین بجمتا که شیا اف کسی دیتیره برانبری پارتی خو هل بجارتی بلکو شیابان تی پاریننجک و ببتا جگیر دوی بله کتلین سنی و شیعی نتیجه وی چندیل پیش چاوا بگو اگر ها تو پارتی بهتا محروم کرن اجبی پوستی دیچه کارودارنین نرینی و یه مازن ساحه سیاسی عراق دا چبن کود هلوست پارتی و جناب سروک بارزانی چبد برهنده اوان تراجع شوی چنده کر یعنی ویان همه به شرمی بدنه بریه خواهد که نبیشن ام شکستن برابر به پروسس دخوازا گورینا بر بجیر پارتی ها تکرد. برز جوتیار پارتی چه کارتکی لبردسته؟ پارتی کارتاش همیا پستر پارتی حزب یکمال العراقی و هرما کردستانی بنسبتی دنگا و هر سال هرما کردستانی بنسبتی کرسیا پارتی حکومت هرما کردستانی بده و اغلبیه مازن یا کرسی پارلمان کردستان بردسته پارتی خودان خاص سیاست کا ایگرتی و خودان بریاره کا ایگرتی البرهندی سررای هبونا کاراکتر کی و کو لیوگر گله کرد جناب سروک بارزانی کو اوه همی وی پیگهی بهزت که تی پارتی ناف کو هر بریاره کا مصیریه ناو عراق ده بهت دان دوی رأی پارتی بهت ورگتن سر زمان رحمتی جناب امام جلالی کو وقتی کسیتیه که بهز سروک کمار عراق بی دی وقتی هر بریاره که هات دان هر رأی پارتی و جناب سروکی هات ورگتن برهنده جک دیتنا من اف بریارت مصيري بين الدول العراقي يوم بود بشكل نظام بوسطة بورقتنا رأي بارتي أزبورناكم سركفتنا كارها بتت بروسس السياسي ده. سپاس تكين اندامي برلمان عراق جوتيار خضر ميواني كردستان 24 بوي لزا أخوة سپاس بو آماده بونید.